سەرقاڵی دۆفرۆشتنە و ڕۆژی 8 کاتژمێر لێرە کار دەکات. ئەیوب حسێن تەنها بەجەستە لای عەرەبانەکەیەتی و بژێوی ژیان ناچاری کردووە لێرە بێت. ئەگینا هەمیشە بیری لای وەرزشی بۆکسێنە. ئەو لە کێشی 57 کیلۆگرامیدا پاڵەوانی عێراقە و لە ڕکابەرێتی ساڵی ڕابردووشدا لە وڵاتی ئیمارات نوێنەرایەتی عێراقی کردووە و لەسەر ئاستی 96 وڵات پلەی سێمی بەدەستێناوە. ڕۆژان لە 5 ئێوارەوە تاوەکو سەعات 12 بۆ 1 شەو کەوا من خەریکی ئیشکردنم و لە دوایەوە کە من خەریکی تەمرینم کەوا هیلاکەوی هەم ئیشەکەت بکەیت و کەوا لەوێ تەمرینەکە شکەی و لە ساڵی 2022 لە کێشی 57 کە بوومە پاڵەوانی عێراق و سێهەمی جیهان. ئەیوب یەکێکە لەو سەدان یاریزانەی بۆکسیان سەرباری پشگیری نەکردن و سپۆنسەر نەکردنیان بەڵام کۆڵ نادەن و دەیانەوێت پەرە بە وەرزشەکەیان بدەن. جیاواز لە وڵاتانی پێشکەوتوو کە یاریزانە نایابەکان پاڵپشتی دارایی و معنەوی دەکرێن بەڵام لە هەرێم و عێراق دۆخەکە بۆ یاریزانان مایەی دڵخۆشی نییە. ڕاهێنەری ئەیوب سەرباری نیگەرانیەکانی بەڵام چاوەڕوانی داهاتوویەکی پرشنگداری بۆ دەکات. دیارە ئەیوب یەکێکە لە یاریزانە زۆر باشەکان نەک لەسەر قاعەکەی من بگرێ لەسەر ئاستی کورسان و باشترین یاریزانیش لەسەر ئاستی عێراق. ئەیوب چاوەڕوانی ئەنجامی باشتری لێەکەین پشتیوان بەخوا ئەم جارە پاڵەوانی ئایندەمان ئەیوب لەسەر ئاستی هەموو جیهان یەکەمی جیهانە بێت. ئەیوب لە پاڵ دۆفرۆشیدا ڕۆژانە 2 کاتژمێر مەشق و ڕاهێنانی قورس ئەنجام دەدات. لە کاتی مەشق و ڕاهێناندا تەواو خۆی ماندوو دەکات و هەموو شتێک وەلاوە دەنێت دەیەوێت بە هەر نرخێک بێت ببێتە یەکێک لە پاڵەوانەکانی جیهان لە کێشی خۆیدا. خەونی من ئەوە تا کە بوومە پاڵەوانی جیهان بوومە یەکەمی جیهان بەڵام لەم وڵاتەیە کەس داعم و پیشگیریت ناکە کەوا بوویتە پاڵەوانی جیهان. دۆخەکە بۆ وەرزشکاران لە عێراق و هەرێم ئومێدبەخش نییە بە تایبەت بۆ ئەو یاریزانانەی دەیانەوێت ببنە ئەستێرە. بەڵام لەگەڵ ئەوەشدا نایانەوێ بیرکردنەوەی ناومێدکەر زاڵ بێت بەسەریاندا و هەوڵی خۆسەلماندن دەدەن لە گۆڕەپانێکدا کە بە ئەستەم دەتوانن تێیدا داهاتویان بنیاد بنێن. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.